ئەو بەنداوانە سیمای ژینگەیەکی دڕفێنیان لە پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان دروست کردووە. بەڵام بە گوتەی شارەزایان و هاوڵاتیان نەتوانراوە بۆ ڕاکێشانی گەشتیار و بژاردنەوەی ئابووری ناوچەکە سوودێکی ئەوتۆیان هەبێت. بەشێک لە دەرچوانی زانکۆی ئەو ناوچەیە زیاتر لە 10 ساڵە داواکاری بەرز کردوتەوە بۆ ئەوەی بتوانن ناوچەی گەشتیاری لە دەوروبەری ئەو بەنداوانە ئاوەدان بکەنەوە. کەچی تاکو ئێستا هەر لە چاوەڕوانیدان و حکوومەت وڵامی نەداونەتەوە. لەواقع قشلاخ زیویە ئەمیراوە ڕەمشت وە گاران ئەنجام بووگە و باقی سەدەکان تریش ئەو پۆتانسیلیانە هەست کرد لە پایابیانە یا لە لەواقع خودم منبع و مەخزەنیانە ئیستفادە کردگێ لەم زەرفیەتە. ئێمە لە توا و سەرمایەگوزاران داخلی و خارجی و بوومی داوەتێکین کە لەم بەڕەحاڵ زەرفیەتگەرە ئیستفادەکەن و خۆشبەختانە پۆتانسیل گەردشکەری فرەبانێکی هەست. ئێستا پارێزگای سنەت داوای لەوە بەرهێنەرە ناوخۆیی و دەرەکیەکە کردووە کە لە کەنار ئاوەکانی ئەو بەنداوانەوە بەرهێنان بکەن. بەڵام هاوڵاتیان دەڵێن حکوومەت ئاسانکاری بۆ بەرهێنارەکان ناکات، هەر بۆیە کەس ڕووی تێناکات. هەرچەندە ئەو 6 بەنداوی پارێزگای سنە ئاوی خواردنەوە و بەشێک لە کارەبای ئەو پارێزگایە دابین دەکەن، بەڵام تاکو ئێستا نەتوانراوە کەڵکی گەشتیاری لێوەربگیرێت. ئەوە لە کاتێکە بڕیار بوو ساڵانە 5,000 کەس لەو ڕێگەیەوە کاریان بۆ بدۆزرێتەوە. ئاهالی سارۆقامیش لە ساڵ 89 تەعاونیکمان سەبت کرێ بە ناو سابیناگەشتی کوردستان تەرحی گەردشگەریە. ولی متاسفانە ئامانجێک بە 10 ساڵە هاین بە شۆن ئەم تەرحەوت لە سەدە وەحدەدا بۆ ڕفا حاڵ شارۆندەکانمان ئیجرای بکەین، ولی متاسفانە هیچ نەتیجەیەکمان لێ نەگر. وەڵڵا گەرمانە ئەم تەرحەخەینە ڕێ بۆ جوانەکانمان. ئێمە سارۆقامی 2,000 نەفەر جمعیەتمان هەست، جوانە لێ تەحسیڵکردەمان هەست، جوانە بێکار فرەمان هەست. گەرمانە ئەم تەرحە بۆ بخەینە ڕێ ئەم جوانەلمانە بێنە سەر کار و ئشتغاڵزاییک بێ بۆیان. پارێزگای سنە وەکو شارێکی کلتوری و هەڵبژێردراوی یۆنسکۆ بۆ داهێنان لە میوزیک توانای ڕاکێشانی گەشتیارێکی زۆری هەیە. بەڵام بە بۆچوونی شارەزایانی ناوچەکە تاکو ئێستا نەتوانراوە گەشتیاری ناوخۆیی ئێرانیش ڕابکێشێت و هۆکارەکەش بۆ کەم تەرخەمی حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان دەگێڕنەوە.